بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين حق حمده، والصلاة والسلام على إمام المتقين وقدوة الناس أجمعين سيدنا ونبينا محمد وعلى آله وأصحابه أجمعين. میوانە بەڕێزەکان بە خێراتنتانەکەین، پشتیوان بەخوای گەورە سەر دەستپێشی ئاهەنگەکەمان بەڕازاندنەوەی چەند ئاەتێ لە قورئانی پیرۆز لەلایەن مامۆستا عەبدولهادی با فەرمێ ئاهەنگەکەمان بۆ بڕازێنێتەوە بە چەند ئاەتێ لە قورئانی پیرۆز. أعوذ بالله من الشيطان الرجيم. وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا وأنه لما قام عبد الله يدعوه يكادوا يكونون عليه لبدا قل إنما أدعو ربي ولا أشرك به أحدا. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. پێشەشی بەخێر هاتنی کەناڵی پەیامەکەین، یەخوا بەخێر بێن بۆ مزگەوتەکەمان، بۆ ناحیەی زەلان بەخێراتنتانەکەین، خوای گەورە تەمەندیرێشتان کە و عاقیبەت خێرتان کە. دیارە ئەمڕۆ خۆمان بە شەرەفمەند ئەزانین کە مزگەوتی ناحیەی زەلان ئەکەینەوە. سپاس بەخوایشە لە مزگەوتە جوانەکانی شار باژێر کە ئەلحەمدولیلا مزگەوت وەکو هەمووتان دەزانن لای هەمومان ڕوون و ئاشکرایە کە مزگەوت فەزڵیشی گەورەی هەیە، مزگەوت خێر و بەرەکەتیشی گەورەیە. ئێمە زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین بە ناوی ناحیەی زەلان و دانیشتوان و خزمان و ڕیسپیان و پیاو ماخولانی هەموو ناحیەی زەلان و پڕ بەدڵ و بەگەرمی بە خێراتین یەکێکە میوانە بەڕێزانەکەین لە خوای پەروەردگار ئاواکارین. خوای پەروەردگار ئەم مزگەوتە بکاتە مای خێر و خۆشی بۆمان، خوای گەورە کارمان بۆ ئاسان کە بتوانین لە مزگەوتە تا خزمەتی دین و ژینی میلەتەکەمان بکەین. ئێوەش بەخێر بێن. دیارە خۆشەویستانم مزگەوت فەزڵێکی گەورەی هەیە. مزگەوت هەر لە کۆنەوە هەر لە سەرەتای دروستبوونی باو باپیرانمان لەسەر ئەم زەویە هەردێک ئەگەر باقڕوبەرجیش بێ مزگەوتێکیان دروست کردو و بنیاتیان ناوە بۆ ئەوەی کەوا عیبادەتی خوای پەروەردگاری تیا بکەن. هەمومان دەزانین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە تەشریف بارەشی لە شاری مەکەوە دێتە مەدینە، یەکەم شتێکە دروستەکە مزگەوتە. بەڕاستی مزگەوت زۆر زەرورە بۆ هەموو شتێ. ئینسان بە زیندوی بە مردووی مزگەوتی هەر ئەوێ. مزگەوت شوێنی هەموو کەسێکە، شوێنی هەژارە، شوێنی نەدارە. هێزی پێشمەرەی کوردستان هەر لە مزگەوتە هەمووی حاونەتەوە. هەموو شۆڕشە لە دوایەکەکان کە کراوە لە کوردستانی خۆمانە سەرچاوەکەی لە مزگەوتەوە هەڵخۆڵاوە. ئەم پیاوە گەورانە، ئەم کەڵا پیاوە گەورانەی کە لە مێژووە ناویان هەیە هەمووی لە مزگەوت و حوجرە و فەقێ بوون. هەموو شۆڕشەیەک لە دوایەکان، هەر لە شۆڕشی شێخ عەبدوڵای نەهەری، هەر لە شۆڕشی شێخ سەعیدی پیران، هەر لە شۆڕشی شێخ مەحموودی نەمە، ئەمانە هەمووی لە مزگەوتەوە هەڵخڵاون. ئەمانە هەمووی حوجرە و فەقێەوە دروست بوون. سەردەمانی کۆنی باو باپیرانی ئێمە هەمویان لە مزگەوتەوە فێری خوێنەواری بوون. هەمومان دەزانین چەند ساڵێکە قوتابخانە دروست بووە و عیلمی تەدریس و خوێندنی تێ ئاگرێ. سەرەتا لە مزگەوتەوە هەمووی پەروەردە ئەکرا. بۆیە بەڕاستی مزگەوت فەزڵێکی گەورەی هەیە. ومێدەوارم کە ئینشاءڵڵا هەموو دەیەک، هەموو ناحەیەک، هەموو شوێنێک مزگەوتی تیا بێ. مزگەوت خێر و بەرەکەتێکی گەورەیە. داوە لە خوای پەروەردگارەکەین، خوای گەورە کارمان بۆ ئاسان کە بتوانین لە مزگەوتە زیاتر خزمەتی دین و ژینی میلەتەکەی خۆمان بکەین. جارێک تریش ئێوەش بەخێر من برایانی پەیام دەست و چاوتان خۆش بێ لە هەموو شوێنێکا جێ دەستان دیارە. خوای گەورە تەمەندرێشتان کە و عاقیبەت خێرتان کە بۆ خزمەتی ئەم دینە. خوای پەروەردگار کارمان بۆ ئاسان کە لەژێ سایە و سێبەری ئەم ئیسلامە بمانژێنێ و بمان برێنێ. جارێک تر بەخێر بێن. زۆر خۆشحاڵم کە مزگەوتە کراتەوە. سوپاسی خێرخوازانەکەم، زۆر سوپاس بۆ خوددا کە مزگەوتە لە گوندەکەمانە کراوەتەوە. بسم الله الرحمن الرحيم. دیارە لە هەر دینەکە شەعیرە و دروشمی تایبەتی خۆی هەیە. دینی ئێمەش ئاینی پیرۆزی ئیسلامی ئێمەش یەکێک لە شەعیرە و دروشمەکانی ماڵی خوای پەروەردگارە و مزگەوتە. مزگەوت ئەو گرنگیەی هەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک لە مەکەوە تەشریفی بردە مەدینە و هیجرەتی کرد، پێش هەموو موسسەیەک، پێش هەموو کارێک دەستیایە ئەوەی کە مزگەوت دروستکات. چونکە لە مزگەوتە ئاراستەی دین و معتەقد
معتەقەداتی خەڵکی کرد لە مزگەوتە ئاراستەی ئەخلاق و ئاکاری جوانی خەڵکی کرد لە مزگەوتە ئاراستەی ئیدارە و دەوڵەت و تەشکیلەی دەوڵەتی کرد لە مزگەوتە خۆی سوپاسالاری جێژ بوو جێشی بەڕێ ئەکرد مناسباتی کۆمەڵایەتی مناسباتی ئاینی مناسباتی هەموو مناسباتێکە لە ناو کۆمەڵگادا پیادە ئەکرا لە ناو مزگەوتە ئەکرا مزگەوت ئەو گرنگی هەبوو زیاد لە هەمووشیان کەماڵی خوای پەروەردگارە شوێنی عیبادەت و شوێنی بەندایەتی خوای پەروەردگارە بۆیە ئێمە ژۆک و میلەتێکی موسڵمان لەم سەرزەمینەیە کە ئەم پارچەی ئێمە کە پێی ئەوەتری خاکی کوردستان پێم وابێت لە هەموو میلەتێک زیاتر پابەندین بەم شەعیرانەوە بم دروشمانەوە کە یەکێک لەو دروشمانەوە و ئاماژەم پێکرد مزگەوتە لە هەر دەیەکی ئەم کوردستانی ئێمەدا ئەگەر خەڵک نەیتوانێت بێ مزگەوت بکاتەوە بەردەنوێژێکی لە بن هەموو سەکۆیەک بنکانیەک و بندارێکا کردووە کە نوێژی تیا کردووە لە هەموو دەیەکەوە لە هەموو شوێنەکە خەڵک هیمەتێکی باشی بۆ دروستکردنی مزگەوت و بۆ تازەکردنەوەی مزگەوت ئێرەش ئەم شوێنە کە ناحیەی زەلانە سوپاس بەخوای گەورە خۆیان مزگەوتیان هەبووە بەڵام هیمەتیان کردووە بە هەموو لایەک ئەم مزگەوتە جوان و قەشەنگیان لە شوێنێکی ترا دروست کردوێتەوە بە دیزاینێکی جوان بە تەسمیمێکی جوان بە خزمەتگوزاریەکی جوانتر ئێمە وەکو دانیشتوانی ناحیەی زەلان زۆر خۆشحاڵین بەکردنەوەی ئەم مزگەوتە و زۆر سوپاسی هەموو خێرخوازانەکەین ئەوەی بە بچووکترین شتوو بە شتێکی گەورەش بەشداری کردبێ و دەستی خێری هەبێ لەم مزگەوتەیە زۆر سوپاسەکەین و خوای گەورە چاکەکاران ون نەکاو ئینشەڵا خوای گەورە پاداشیان باتەوە بە گەورەی خۆی ڕەحمیان پێ بکا و پێیان خاتە بەر جەزای قیامەت لەشی هەر هەموو لایەک چاق بێت و ئەوەی کە لەم گوندەیە و لەم ناحەیە هەستاوە بە ئیشکردن لەم مزگەوتەیە سوپاسی هەر هەموو لایەکەکەین بەخێرهاتنی کەناڵی پەیام ئەەکەین بەخێر بێ سەر و سەر چاومان ئێمە لە گوندی زەلانە مزگەوتێکی بچکۆلەمان هەبوو بەهۆی ئەوە کە بە هەر چوار دەوری زەلانە چەندێکی تایە هەژنۆ دەدێ شوێنی خوتبە و جومعەیتیان نەبوو مزگەوتەکەمان بچوو بوو چەنەهای جومعە تووشی ئیحراجی ئەبووین بەڵام بە فەزڵی خوای گەورە هەڵساین بەکردنەوەی ئەم مزگەوتە ئەوە جێگەکەیمان پیا کرد لەو خزمانەی خۆمان لەو شێخانەی زەلان کە هەر خزمی خۆمان و جەعەرزەکە و دوای ئەوە بە پشتیوانی خوای گەورە و خێرخوازان زۆر من نازانم بە چه زمانی سپاسی ئەو کەسانە بکەم کە لەم مزگەوتە بە یەک تەلەفۆن ئەغڵەبەیم حەن نەدیوە بە یەک تەلەفۆن چیم پێویست بۆ چیم وتووە گەیانێتی هەر لە کاشی هەر لە جیمنتۆ هەر لە بلۆک هەر لەوەی کە پێویستیاتی بەم مزگەوتە بێت یەک تەلەفۆنمان کردبێ بۆ هەچ کەسێک تا ئێستا کەسێک نەبووە بڵێ نە هەمووی لە حەدی خۆی زیاد من داوا لە خوای گەورە ئەەکەم سپاسی ئەو خوای گەورەیە ئەەکەم داوا لە خوای گەورە ئەەکەم ئەو کەسانەی بە دینارێک بە چەنە توانیویانە بۆ ئەم مزگەوتە یارمەتی گوندی زەلانیان ناوە ناحی زەلانیان ناوە من بە ناوی ڕیسپی و کەسایەتی و خەڵقی ناحی زەلانەوە زۆر سپاسی هەموو ئەو خەڵقانە ئەەکەم کە توانیوێتی لە کەم تا زۆر یارمەتی ئێمە یا و ئێستا لەخوا بەزیابێ بە فەزڵی خوای گەورە ئەم بەهەشتی سەرزەمینە کە ئێستا ئێوە ئەیبینن بۆ ئێمە بەردەست بووە وە سپاسی هەموو خێرخوازان ئەەکەم.